کەرتی تایبەت هەیە لە بنیادنانی وڵات. کۆربەندێک لە پێناو بوژانەوەی بازاڕ و بەگەڕخستنەوەی پرۆژەکانی وەبەرهێنانە. ئامانجیانە لەم ڕێگەیەوە دڵنیایی بۆ بازرگان و وەبەرهێنەران بگەڕێنەوە و پارەکانیان لە پرۆژە گرنگ و ستراتیژیەکاندا وەگەڕ بخەن. کۆربەندی وەبەرهێنان و ئابووری لە سلێمانی گەورەترین کۆربەند بوو کە سەرمایەدارانی زیاتر لە حکومەت نزیک کردەوە. وەبەرهێنەران با گرنگیەوە لەم هەنگاوە دەڕوان و دەڵێن ئەگەر متمانەیان بۆ بگەڕێنەوە لە داهاتوودا سەرمایەکانیان دەخەنەوە کار. بێ گرنگی بەوە بدرێت کە متمانەیەک دروست بکرێتەوە ئینجا خۆی لە چەند بابەتێک ئابینێتەوە، بابەتی بەگەڕخستنەوەی بانکەکان، بابەتی ئەوەی کە بەڕاستی ئومور و ئیش و دەوائیری سلێمانی کە ئەمەی کە بەڕێزێگری سەرۆکی حکومەت دەستی داوەتی بەڕاستی شتێکی باشە، ڕنگدانەوەیشی هەبووە. وەبەرهێن ئەو پارێک هەیەی لی دەترسێن دەوێت لە شوێنێک وا ئیسtismاری پێ بکە کە بزانێت داهاتۆکەی باش دەبێتن. ئەوەی لە سلێمانی تا ئێستا کە ئەگەر نەتیجەکەی باش بایە زۆر چاکترێ و بەداخەوە بەڵام کە نییە بە پانێڵێکی واو دانیشتنی چەند کەسایەتێکی بەرپرست لەو پانێڵانە دڵنیام نەتیجەی دەبێت کە نەتیجەش بێتن لە نەتیجە سلێمانی قازانج دەکاتە کە پێویستیشیت ئەبێ ئەو شوێنانە پڕکەنەوە. کۆربەندەکە لەژێر چاودێری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت بەڕێوە چوو. لە پانێڵی کۆربەندەکەدا دڵنیایی بە وەبەرهێنەراندا کە لەمە دوای یاساکان بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان بەکاردێن نەک بۆ ڕێگریکردن لە پرۆژەکانیان. وتیشی ئەم چاکسازیەی دەستیان پێکردووە بۆ گەڕاندنەوەی متمانەیە بۆ بازاڕ. متمانە زۆر بە قورسی دروستە بێ، زۆر بە ئاسانیش لە دەست دەدرێ. بۆیە من پێم وایە ئەو متمانەی کە لە دەستراوە تاکو ئێستا ئەبێ ئیشی بۆ بکەین بە کەوچکی چا ئەبێ کۆی کەینەوە، بەڵام نابێ بهێڵین یەکێک بە خاکە نازێک هەمووی بڕوخێنێت. ئێمە بتوانین ئەو ناوچە پیشەسازیانە دروستکەین. سەرۆکی دەستەی وەبەرهێنەرانیش دەڵێت لێرە بەدوا هەوڵ دەدەن کاراسانی بۆ وەبەرهێنەران بکەن بۆ ئەوەی وەبەرهێنەران هان بدەن سەرمایەکانیان لە ناوخۆ بەگەڕ بخەن. ئێمە بەسەڵاحەتەن بۆ ساڵی 2023 بەنیازی دروستکردنی بەشێکی بچووکی لە نەخشە وەبەرهێنان تاکە بتوانین جەزبی زیاتری ئیستیسماراتی ئەژنەبی، ئیستیسماراتی زیاتری محلی ئەو وەبەرهێنەرانەی ئێمە کە ئەگەر بەنیازن لە شوێنی تر ئیستیسمار بکەن دانگەڕێنینەوە لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن لە ڕێگای ئاسانترکردنی پرۆسەی وەبەرهێنان و ئاسانترکردنی پرۆسەی پێدانی مۆڵەت. کۆکردنەوەی بازرگان و وەبەرهێنەران و لایەنە پەیوەندیدارەکان لەم هۆڵەدا بۆ بنیادنانەوەی ئەو متمانەیەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە نێوان سەرمایەداران و حکومەتدا کاڵ بووبووەوە. هاوکات هەنگاوێک دەبێت بۆ بوژانەوەی بازاڕ و گرنگیدان بە کەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و بازرگانی و وەبەرهێنان لە داهاتوودا. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.